لە ڕێگەی هێڵی تەلەفۆنەوە لەگەڵمان دەبێ. کاک جەمیل سڵاوت لێبێ و ئەم کاتت باش. ئێوە لە ڕابردوودا بەیاننامەیەکتان بڵاو کردەوە و داواتان کرد کە ئەم دۆخە چارەسەر بکرێت و هەوڵ بڵێت چارەسەرێک بۆ ئێستا بدۆزرێتەوە. بەڵام دەوترێت بەشێکی زۆر لەو فەرماندانەی کە ئەم بەیاننامەیان دەرکردووە دەوترێت هەمووتان یان بەشێکی زۆرتان لەگەڵ ئەوەن کە بارزانی لە پۆستەکەیدا بمێنێتەوە. ئایا وایە؟ والله سلااو لە ئێوە و لە بینەرانی تەلەڤیزیۆن ئێناسی ئێمە لە ڕوانگەی هەستکردن بە بەرپرسیارەتی نەتەوەیی و نیشتیمانی ئەم قۆناغی کوردستان و ناوچەکەی پێدا تێدەپەڕێ یادداشتنامەیەکمان نووسیوە یادداشتنامەکە لە میدیاکان بتەوە لە زۆرشان ڕێگاندن لەوانە لە ئێناسی یادداشتەکەمان نووسیوە داوامان کردووە کە لایەنە چارچەکان هەست بە مەترسیەکانی ئەم قۆناغە بکەن کە چەندین قەیدان و هەڕەشە لە بارودۆخی سەقامگیری و پێکەوەژیانی حزب و لایەنە چارچەکانی کوردستان دەکەن. داوامان کردووە بە سازان و دیالۆگێکی سەردەمیانە قەیدانی هەموارکردنەوەی یاسای سەرۆکاتی هەرێم و دەستور پێکەوە تێپەڕێن بەپشتبەستن بە خواستەکانی گەل و بنەماکانی دیموکراسی. بەداخەوە هەنێ لە هەڤاڵانی پارتی لەبرایانی پارتی وا دەریخن کە ئێمە داوامان کرد بێ بەڕێز کاک مەسعود بارزانی بکرێتەوە بە سەرۆشتی هەرێم. ئەوە دوورە لە ڕاستیەوە. یادداشتەکەی ئێمە تەنها داوامان کردووە بە شێوەیەکی دیالۆن و سازان نیشتیمانی دیالۆگ و سازان نیشتیمانی ئەو قەیدان تێپەڕێن. داوامان نەکردەوە بەڕێز کاک مەسعود بارزانی پێدەوە بە سەرۆکی هەرێم. ئێمە ئەو سەردەمێکە هەمووتان نەزانن خەڵکی کوردستان نەزانن ئێمە بە چەندین قۆناغی مەسیحیەتدا تێپەڕین قەیدانی دارایی قەیدانی نەبوونی کارەبا و ئاو قەیدانی کێشە سیاسیەکانی کوردستان لە باکوور و ڕۆژاوا و باشوور زیاتر بوون هەروەها قەیدانی هەڕەشەی داعش هێشتا تێنەپەڕیوە ئێمە پێشخواستەکانی میلەتەکەمان بکەوین. کاک جەمیل پەیامەکەت گەشت و لە وەڵامەکە تێگەشتم دەمەوێت بپرسم ئەو وەڵامەی کە سەرۆک هەرێمی کوردستان بەرامبەر بەیاننامەکەیەوە دایەوە وەڵامی سەرۆکی پەرلەمانی کوردستان لە ئاستیەوەیە بوو کە ئێوە چاوەڕێی دەکەن لە ئاستی بەیاننامەکەیەوەدا بوو چاوەڕێوەتان دەکرد؟ ئەوەی جەنابی کاک مەسعود بارزانی وەڵامی دایەوە من زۆر دڵخۆش بووم بە وەڵامی کاک مەسعود. وەڵامی کاک مەسعود تاکیدکردنەوە بوو لەسەر یادداشتەکەی ئێمە یعنی هیچی لە ئەوەی تیان نەبوو کە دوور بێ لە خواستەکانی ئێمە. ئەوەی سەرۆکی پەرلەمان ئەوەی سەرۆکی پەرلەمانیش هەمان شێوە بەڵام ئێمە قەت پێشبینیمان نەیەکرد هەواڵانمان لە پارتی وا دەری بکەم کە ئێمە و هەواڵانی پارتی داوامان کرد جەنابی کاک مەسعود بێتەوە بە سەرۆکی هەرێم. ئێمە داریمان نییە لەوەی جەنابی کاک مەسعود یار کەسیشە بێتەوە بە سەرۆکی هەرێم بەڵام بە پشتبەستن بە هەموارکردنەوەی یاسا کە بە یاس وەختی خۆڕێ خراوەوە هەر کاک مەسعود یان هەر کەسیش کە بێتەوە بە سەرۆکی هەرێم ئێمە پێشوازی لێکەین بەڵام بەمەرجێ سازانی نیشتیمانی بەوەی هەواڵانی پارتی یان هەر لایەنێک کە بەخێفی خۆیان تەسریح بدەن و یان بیانم ئیرادی خۆیان فرستن بەسەر ئێمە. بڵێ کاک جەمیل دواپرسیارم گەر بکرێ بە کورتی وەڵام بدەیتەوە خوێندنەوەی تۆ بۆ چوونی تۆ لەسەر پەیامەکەی ئەم شەوی مەسعود بارزانی سەرۆکی هەرێمی کوردستان سەرپرسی سەرۆکایەتی چاوەڕێی ئەو پەیامەتان دەکرد؟ من چاوەڕێم ئەوم نەکرد کاک مەسعود یان هەر کاکێکە هەر بەڕێزێک بەو شێوەیە قسە بکە. ئێمە وا چاوەڕانەکەین جەنابی کاک مەسعود لە ئێمە زیاتر چونکە ئەو زیاتر لە ئێمە هەست بە لە پرسراوێتیەکان سەرۆکی هەرێم بووە پیاوێکە لە بە مێژووی خۆی لە ناو بزوتنەوەی ڕزگاری خوازی کوردستان بۆ یەکێک لە سەرکردەرجارەکانی کورد بە هەڕەشە و ڕەشە ئێمە کورد پێم وایە من نادا ئێمە بە سازان نیشتیمانی کە جەنابی کاک مەسعود یەکێ بوو لەوانە کە لە وەڵامی یادداشتنامەکەی ئێمە دیاری کردبووە کە ئەوە پشتیوانی لە داخوازیەکانی ئێمەکە داخوازی ئێمە ئەوەیە کە بە دیالۆگ و سازان نیشتیمانی ئەنەو قەیدانەکانی چ تێپەڕێن. بەڵێ جەمیل هەورامی ئەندامی سەرکردایەتی یەکێتی نیشتیمانی کوردستان سوپاس بۆی لەم پانۆراما